خير بن رزان عمان لا كونغرا روزناموانيا لسر بابتي نقشو لانكاني داري سر بخوي سورانا وبتايبتي اويناو سنتري سوران دوين لا كوبنويك لقل برئيس وزيري شارواني بشوگزاري حكومت كريمي كردستان باس لا ماستر بلاني إداري سوران كرا و لا ماستر بلاني ناو سنتري سوران وهمو قضاء كان تيسر بإداري سورانش دیارە ماستر پلانی سۆران لە ساڵی 2009 ماستر پلانە دانراوە بەڵام خۆی جێبەجێ نەکراوە ئێمە نزیکەی 2 ساڵ زیاترە کار لەسەرەوە دەکەین بۆ ئەوەی واقعی ئێستای ئیدارەی سۆران لەگەڵ ماستر پلان بگونجێنین و لێرە بەدواوە ئەوەی کەماوە هەوڵ بدرێتن وەکو خۆی جێبەجێ بکرێتن لەنێو ئەو هەبوونی ئەو ماستر پلانە کێشەی بابەتی کەمان هەبوو یەکێک لە کێشە سەرچیەکان بابەتی کە بە زەوی سندوقی ناسراو بوو ئێمە ماوەی چەندین مانگە کار لەسەر ئەو کێشەی ئەو بابەتە دەکەین بۆ ئەوەی ڕێگاچارەیەکی دۆزینەوە و هاوڵاتیانی بەتایبەتی هاوڵاتیانی کەم دەرامەت تێدا سوودمەند بن بە خۆشحاڵیەوە دوای چەندین کۆبوونەوە و دیدار لەگەڵ بە ئامادەبوونی وەزیری بەڕێز وەزیری ناوخۆ وەزیری گەشتوگوزار و نوێنەری ئەنجومەنی وەزیران پارێزگای هەولێر بۆ ئەوەی ڕێگاچارەیەک بۆ ئەو شوێنانە بدۆزینەوە کە بابەتی ئەو زەویانەیە هەیە کە دەکەونە ناو گەڕەکەکان بە خۆشحاڵیەوە دوای ئەم کۆنووسە جەنابی سەرۆکی حکوومەت ڕەزامەندی لەسەرەوەدا کە ئەم بابەتە چارەسەر بکرێتن و لە سوودی هاوڵاتیانی کەم دەرامەت بێت بەم بڕیارەش ئێمە دەتوانین کێشەیەکی زۆری ئەم زەویانە لە ناو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەتایبەتی لە سەنتەری سۆران چارەسەر بکەین بە لەبەر چاوگرتنی سیما و نەخشەی ئەم ئیدارەیە بۆ ئەوەی نەخشەکەش نەشێوەندرێتن ئێمە بتوانین کار ئاسانی بۆ ئەو هاوڵاتیانە بکەین بۆ ئێمە لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەم کە ماوەی چەند ساڵێکە هەوڵ بدەن لە ڕێگای سەرۆکایەتی شارەوانی مۆڵەتیان پێ بدرێتن بۆ ئەوەی خانووەکانیان لەسەر ئەو زەویانە دروست بکەن کە دەکەوێتە ناو گەڕەکەکان کە ئەستەخانویان دروست نەکردووە داواکارەکانە پێشکەش بە سەرۆکایەتی شارەوانی بکەن ئێستا من هەر لە کۆبوونەوەدان بۆ ئەوەی میکانیزمی ئەم ڕێگا پێدانە ئاسانتر بکەین و ڕۆتینیاتەکان کەمتر بکەینەوە بۆ ئەوەی هاوڵاتی بتوانێتن بە زووترین کات پێش هاتنی وەرزی زستان بتوانن دەست بە خانووەکان بکەن هەموو ڕێکارەکان ئاسان کراون و داوا لە هاوڵاتیان دەکەین کە سەردانی سەرۆکایەتی شارەوانی بکەن بۆ ئەوەی مۆڵەتی خانووان پێ بداتن ئێمە چاوەڕێ ئەوە ناکەین بۆ ئەوەی مۆڵەتی هەم مۆڵەت پێدان و تاپۆکردنەکە چکە تاپۆکردنەکە لەوانەیە کاتێکی بێتن بەڵام ئێمە بە میکانیزمێکی دیکە بۆ ئاسانکاری بۆ هاوڵاتیان هەوڵ بدەین کە ڕێگا پێدانی خانووەکانیان بکەن و لەگەریشی مامەڵی تاپۆکردن و ڕاستکردنەوەی نەخشەکانیش لە ئێمە سەرۆکاتی شارەوانیمان ڕاست کاردوو بۆ ئەوەی ڕاستکردنەوەی نەخشەکانیشان بۆ بکرێت بە هەمان شێواوەی کارتی هەبووە کارتی ئەوانش کاری لەسەر دەکرێتن ئەوانش دەتوانن سەردانی سەرۆکایەتی شارەوانی بکەن بۆ ئەوەی مامەڵەکانیان بەڕێ بکرێتن بابەتی چکەی کێشەی چکە هەبوو کە تایبەت بوو بە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەویشێکی کە کێشەکان بکە کێشەی نەخشەی کەرتی 22 بوو کەرتی 22 کێشەیەکی گەورە بوو کە زێدەڕەوەیەکی زۆری لەسەرکرا بوو و زێدەڕەوەی کرابوو سەر زەوی هاوڵاتیان ئێمە زیاتر لە 2 ساڵە خەریکی بۆ ئەوەی میکانیزمێک دۆزینەوە کە چارەسەری ئەم کێشەیە بکەین زۆرێک لەو خەڵکانەی ئەو هاوڵاتیانێک کە دەکەوتنە ئەو سنووری نەخشەی کەرتی 22 لە خزمەت گوزاریەکانیش بێبەش بوون بۆ کێشە و هاوڵات کێشەیەکی زۆر هەبوو لە نێوان هاوڵاتیان کە کێشەکانیان بە هەڵبەسەردراوی مابووە بە خۆشحاڵیەوە دیسان ئێمە دوای دانانی لیژنەیەک و بە داوامان کرد کە دەسەڵاتەکان بە ئێمە بدرێتن بۆ ئەوەی بتوانین ئەم کێشەیە یەکلا بکەینەوە بە خۆشحاڵیەوە خودی جەنابی سەرۆکی حکوومەت ئەم دەسەڵاتی بە ئێمە داوە ئێمە لەم ڕۆکەوە دەستمان بە ڕێکارەکان کردو بۆ ئەوەی کێشەی نەخشەی کەرتی 22 چارەسەر بکەین و چارەسەرێکی گونجای بۆ بدۆزینەوە و ئەو هاوڵاتیانەی کە لەوێنرانن لە خزمەت گوزاریەکان بێبەش نەبن ئەوانەی کە پەیوەندن بە بابەتەکانی نەخشە ئەوە طبعاً ئێمە کاری جدیمان لەسەر کردووە
لەناو ئەو نەقشەی ماستەر پلانەی کە ئەمە دەمانەوێت ئیشارەت پێ بدەم نامێت زۆر بردەکاریەکان باز بکەم چونکە لە هەفتەیدا بێتن تەواوی ئەو نەقش و ماستەر پلانە بە تایبەتی لە ڕووی زیادکردنی ڕێژەی سەوزایی لەناو سنتەری سۆران کە ئێستا خەریکی ئەوەیە لە هەفتەی ئایندە ئینشاڵڵا ئەمانە هەمووی تەواو دەبێتن وردەکاری زیاترتان پێدەرێن بەڵام ئەوەش بابەتێک بکە دوێنێ باسمان کرد لەگەڵ جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار بۆ ئەوەی چکە خودی جەنابی سەرۆکی حکوومەت زۆر پەرۆشە بۆ ئەوەی بتوانین نەخشەیەکی ماستەرپلانێکی گونجاو بۆ سۆران چکە ئێستا کاتێک ئەوەی کە دانرا بوو وەکو قەزایەک حسابی بۆ کراوە بەڵام ئێستا ئێمە هەم وەکو ئیدارەیەکی سەربەخۆوە هەم ئەوەش بۆ لە داهاتوو ئەگەر وەکو پارێزگایەکیش مامەڵە لەگەڵ بکرێت ئێمە دەبێت لە ئێستاوە ئەو بنیەی کە پێویستە بنێت تەحتێ پێویستە کە هەبێتن ئێمە دەمانێت لە ئێستاوە کاری لەسەر بکەین و فراوانکردنی ئەو سنوورش کاری لەسەر بکەین. بابەتێکی کە بابەتی پرۆژە خزمەتگوزاریەکانە کە پرۆژە خزمەتگوزاریەکانە ماوە ساڵە بۆ هەندێک کێشەی دارایی کە خۆتە ناکەدارن لەگەڵ حکوومەتی کەفتە بەڵام هەموو ئەو پرۆژانێک کە ئێمە دەستمان پێ کردبوو دەمانەوێتن لە ماوەیەکی کورت ئەو پرۆژانە تەواو بکرێتن پێش هاتنی وەرزی زستان و پرۆژەی استراتیجی گەورەی پیشمان لە بەردەستدایە ئەوەش لە هەفتەی ئایندە ڕای دەگەینین ئێستانامەوێت زۆر بچمە ناو وردەکاریەکانەوە بەڵام ئەوەی کە من مەبەستم بۆ ئەمڕۆکە لەم کۆگرە ڕۆژنامەوانی ئاماژە پێ بدەم بابەتی ماستەرپلانی نەخشەی سۆران و ئەو زەوی وزارانی کە تا ئێستا کێشیان لەسەر بووە بە هەڵقە سەردرایی مابنەوە کێشەکان چارەسەر کراوبوون ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیک ئەو لیژنەیە کە ئێمە ڕامەسپاردووە لە خزمەت هاوڵاتیان دەبن بۆ ئەوەی کێشەکانیان چارەسەر بکەن و ڕۆتیناتەکانیشان کەم بکرێتەوە. زۆر زۆر سوپاس دەکەم کە پرسیارێکی لەسەر ئەم بابەتانە. وهذا كيف تبيك بدون برسماتي كزور يعني يمكن كان الوليدة حتى أنا بدي كوي يعني كسبت زار كان يكونه نريد نتولي كونه خالص أبا سكر عليك وش نقول لك هذا كان يمشان مثلا هذه مثلا كيف تزور ذات شيء مخاطر وكيف من زود بسياري كم أما بسيارة جونزا وبلاستي وشكل ولا بابا كان كذا أمازون في كردبا بابا تسنوري كنت كان بوما دیسان دەسڵات بێ مەدراوە ئێمە لیژنەیەکی تایبەت دروست دەکەین بۆ ئەوەی کار لەسەر فراوانکردنی ئەو گوندانە بکرێتن بەڵام دەبێ ئێمە شتێکمان لە بەرچاو بێتن ئەو گوندانە دەکەونە ناو سەنتەری شار دەبێ زۆر شت لە بەرچاو بگیرێتن بۆ ئەوەی نەخشەیەکی کەرتی دەوای بۆدا دروست بکەین لە داهاتوو دەبێتە ناشرینکردنی سیمای شار چونکە ئەوانە بوونە گەڕەکێک لە ناو سەنتەری شار ئەو لیژنەیەش ئێستا ئەمڕۆ کە تازە لیژنەیەکەمان پێکەینەوە بۆ ئەوەی دراسەی ئەم بابەتە بکاتنەوە نەخشەی پێشنیاری کراو بۆ هەموو ئەو گوندانێک کە دەکەونە ناو ئەو سنوورانە نەخشەکەمان بۆ دروست بکاتن بە لە بەرچاوکردنی شوێنی شەقامەکان شوێنی خزمەتگوزاری شوێنی قوتابخانە شوێنی سەوزایی وەکو گەڕەکێک نەخشەکانیان بۆ دابنین و ئیلزامیان بکەین کە پابەندن بەو نەخشەیە کە ئێمە بووان وەکو شارەوانی وەکو ئیدارە بووان دادنێن بەنسبەت پرسیاری دووەمی بابەتی ڕیسایکلینگ ئێمە زۆر بەجددی کار لەسەر ئەو کێشەیە دەکەین و ئێستا چەند معنی بەرنامەیەکمان لە بەدەستیدا ئینشاڵڵا لەو لە ئایندەیەکی نزیک ئەو کۆمپانیانە کە کارمان لەسەر کردووە نەخشەکانیان بۆ هێناوین و بیرۆکەی ئەو ڕیسایکلینگەشیان بۆ ئێمە هێناوە ئێمە لە گفتوگۆدان لەگەڵ ئەوان بۆ بتوانین ئەو کارگە ڕیسایکلینگە لێرەدا بمەزرێنین ئەو شوێنەی ئێستا کە هەیە وەکو ڕیسایکلینگ ئێستا لەوێ کار دەکەن ڕیسایکلینگ بەڵام بە شێوەیەکی بەرپراوان نییە بەڵام شوێنی پڕێدانی زبڵ ئەلێ ئەو لەو شوێنە نامێنێت چونکە شوێنێکە ناو سەنتەری شارە دەیگوازینەوە و بابەتی ڕیسایکلینگیش کارێکی دی لەسەر کرا ئینشاڵڵا ئەو پرۆگرامی دەستان دەست پێ ناکرد پەیوەنددارەیە کارگەریی بۆ کەسێکە ڕۆژی نوێنێت تەوامان دەم کاتە بەجوڵە بابەتی تێکدانی ڤینگا بۆ خۆی نەبوونینە و دابەت نەکردینە و سەمە بڵە پلانی وەچکە بۆ دووبارە نەبوونەوەی ئەو جارەی ساڵان ڕابردوو بابەتی دیکەش ئیدلەیی خوب هات بابەتی
سنی او برزی دونتینه که گرد بولتوره حتی 2000 روزانه بو تنس قدرتان تیجاره با کمنات نمیان قولی وقتی بودن. بالنسبة لبسياري كم ما أو بروجاني كدسنا بيكردون لما نبيت لما شكرتها يمكن كشوي ورزيستان بيتنا وبابتك يعني بابتي خيراني داري تصاري وما نكدو دسنا بيكردو تواوي شي لكن لا بروجي نوي وكباسم كرد لا باش دو حبتة تساردي نو دبيتا دو صال بسر إداري سر بخوصورا أما لو ندران أو بروجاني نوي لا مراسمي مراد جيني بروجي باش ما لبت الزا بلام من نام الزوزار استبسنا ورد كاريكان وتاوي تضامن دكتاي ورد جرين بالنسبة بنزينو جينجا سوتماني براستي ما بحاولي جديدة يعني هم بو أوي استبلام أنا وجرين قال بنزينش جرين في بابة سوتماني نفس سكير ووي لا استوى بو ناوتو شخابي كان أو بندشان ناوتو شخابي كان دابين ويكن بو أوي لا بدور بالبابة دار برينو تقداني جينجا أو سوتماني هندك بابة شيء دشتي هريمي كردستان وهندك بابتي بيوست بإدارة سرب السودان أو تناب إشارة في بابتي في بابتي شديشتي سرب هرمي كردستان إما قبلش من دا ولا الوزارة سامان استبشتكانش بو أو بشا جاري كراوي أو سوتماني بو إدارة سرب السودان هم ببردامي بكن وهم سكرجكش زياد بكن والله هندك مقباس مكذا هندك شيء هي لو أنا لا أستي هرمي كردستان وحكم كعراق بتمك بو إدارة سرب السودان. لدرجة أن الأشغال الثانية وعمليات الإطلاق مع كومبانيات شغال تسيبها أو كورونا وهو كايدة تسيبها فوق تسيبها في الزوجية والله أمن خون يعني زور بوردي بدورة سنجوا بروجرام ذاكم بابتي بريوتوني سستي كان هندك داران هندك بابتي فني تكنيكي هي لوانه حولاتن فيها قدر نبن وزور زاران شو بروجرام كدسنا بواري جبتي كردم مثلا زارك قبل ذلك كان شو دانشنام كردوا راستي زور زاران يعني دكيتا أوي كتزي بزي لكن وكو بيويسنيا إما مزبور إندي بالرعم بقرين بو أوي كواليتكي باشتر بكين ومن دوائن دي دارش لقل هم أو بلندرانا دارشي كا هرجاري أون بيدان أجر لسرتا وبروجرام وكو كوجي بزينا كان راستي إما هم أو بلندراني كوكو بيويس نبوينا إما فترك ماندانوا أو أنا بليستاش ودارش كجبار دكمو ببش عندكين لا بيداني بروجا شون كبابتك هر أولي إما لجنة دروس بكينو محاسبان بكينو خصميان بكينو سزان بدين بابتك أوي حاولاتي فاجي أو نوع أو دور كاران دراتني مش كوكو إدارة سري مش بيدشيت وأوانش حاولاتيش بعدش زور فرص دران هو ما الحمد لله أنا من بكو تجاتي وانش من داول لبردلو حاولات عندك ولو جرى كان عندك بالندر وكو بيويست إيش كان زي بزينة كدوا والله لو الدنيا بالمن خوم روجانا ساعات نو قديمة دوام ساعات أقدو ساعات ثانية كوبنوم لقلب الشيء هندسة هو قدرات شنو بروجانا بيه. كان لدواي أصواتي بالمختصر لدواي بني تليفون بالقضاء ناحية رجل مجبوبة ناحية غازة ناحية بني دوري على نفسه كأو ما ويش بخطوات دوري على كيف دوري على نفسه دوري على أنا شنو شناوتي جزء استراتيجية لطنيا وشنو كدكتة لا دهاتو ذا فيديو بكرين وكو نفكو ناحية بناس لنتي طالما استوي كبريال سردرا قضايا خليفانو ناحية سريشمية لأن ديش نجيب عمد بني تنابي وزيري ناوفو أم برياري قضابوني خليفان استباري دي بذكردين أو بلا إما وقرينجا دواء هبوني أو قضايا شي شخص من الجزائر كان لم نعطيه على سر بكرتن كهم من لحفتي رابردو سردانة ميداني خليفان وهم بندا كان شن كردوا يتكلم شي شفرة شكاني أم نعطيه بابت تبي آوا قال شنو كان كشيء بلام دين درانزور بساقيتي وديار إما فاكجك من آمادك كدوكو أوي أو بدأت شيء أو لو نعطيه لبنرته على سر بكرتن رابطي أوي كأد ولي على لذهاتو من اشتغل ودامش شنو شي استراتيجية دفعين أوبريشنال بو وزارتنا وفوقي.
بەڵێ ئەمە تەمەنم مەبەستم ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی زیاتر دووسێ ئەو بابەتانەی نەخشە پلان و زەوی سندۆقی و بابەتی نەخشەی کەرت 22 حرەمی گوندی بوو ئەو بابەتە پرۆژە استراتیزیانە لە هەفتەی داهاتوو لە مەراسیمێکدا ئەو پرۆژانێک لە پرۆژەکان بابەتی پارکی گشتە کە سێ شوێن دیاری کراوە سێ شوێنمان نەک دیاری کرد سێ شوێنمان بڕیار لەسەرداوە کەوەکو پارک دیاری دەکەن کە ڕێژەی سەوزایی بەڕاستی وەکو پێویستە لە ناو ئیدارە بەڵام باوەردەکارەکانی بۆ کاتی خۆی ئێستا خۆی زۆر سپاس